دواخستنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنەوەی حەویجە کاریگەری کردوتە سەر ڕەوشی ئەمنی پارێزگاکانی دیالە و سەلاحەدین. لێپسراوی محوەری گەرمەسێریش ئاشکرای دەکات لە ئێستادا داعش خەلافەتی خۆی گواستۆتەوە حەمرین و چەکدارەکانیان لە مووسڵەوە دزە دەکەنە حەویجە، لەوێشەوە بۆ حەمرین و ناوچەکانی پارێزگای دیالە. بۆیە دواخستنی ئازادکردنەوەی حەویجە کاریگەری نەرێنی کردوتە سەر ناوچەکە بەگشتی. ئێستاکە و هێزانەی کە لە مووسڵ ڕاکەن هەموو دێنە حەویجە و ئیساکە لە حەویجەوە هەموو خلافەتی ئیسلامیان گواستۆتەوە بۆ حەمرین و ئیساکە هێزێکی زۆریان لەو مەنتیقەیە هەیە و خەتەری دروست کردووە لەسەر ئەو مەنتیقەیە. ڕەنگە ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بتوانین دیفاع لە خۆمان بکەین، بەڵام بەداخەوە بە بەرچاوی ئێمەوە لە ئەو سنوورانە کە بەدەست جێشی عێراقیەوە ئەسوڕێنەوە بە سیارە و جێشی عێراقی قودرەتی ئەوەی نییە بڕوا ناوچەکانیان لێ پاکاتەوە، لەبەرەوە تاسیراتی لەسەر هەموو مەنتیقەی گەرمەسێریشە بێ، بەڵام بە دەرەجە یەک تاسیراتی لەسەر مەنتیقەی حەمرین، شارەبان، سەعدیە و هەتاکو بەرەو مەندەلی و ئەوانە بینیتان ئەو ماوەیە لە معسکەر کەرکوژ چوونە ناو معسکەرەکەەوە دیان کەسیان کوشتوێ. لای خۆشیانەوە فەرماندە سەربازیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئاشکرای دەکەن تیرۆریستانی داعش توانای شەڕیان نەماوە، پێشمەرگەیش بەردەوام لە ئامادەباشیدایە، بە هیچ شێوەیەکیش ناڵن تیرۆریستان دزە بکەنە ناوچەکانیان. داعش ناتوانێت شەڕی جەبهەی وەکو جاری جەرام بکاوەکو ساڵی 2014 و بیدایەتی 2015. ئێستا ئەوەی کە داعش دێ بۆ یەک دائەنێ یاخود با بڵێن لە دوورەوە تەقە لە ڕەبایەکان دەکا، ناتوانێت شەڕی جەبهەی نەماوە. بە شێوەیەک جارێکی تر داعش خەیاڵی خاوە بێتەوە بڵێ وەڵا ڕووەکەمە هەرێمی کوردستان و ڕەبایەکانی پێشمەرگە وەکو کاریگەریەکانی حەویجە بەڵێ کە حەویجە تاکو و ڕزگار نەکرێ کاریگەری هەیە لەسەر هەموو ئەم منطقەیە لە حەویجەوە تاگاتە نەفخانە. بەڕاستی پێشمەرگە ئامادەباشی ئەوەی تیا هەیە حەویجە ڕزگار بکات، بەڵام لە کاتێکە ئەگەر بەغدار ڕێگر نەبێ، حکوومەتی بەغدار ڕێگر نەبن، پێشمەرگە ئامادەباشی تیا هەیە. ئەگەر لە کاتێکی شار ڕێگر بن و تاخیر بێ ڕزگارکردنی حەویجە، ئەوە لەو کاتە تیرۆریستان بەڵێ دزە ئەکەن، لە هەمان کاتە ئەتوانن چالاکی و هجووم ئەوانیشە دەست پێ بکەن لە سنووری دیالە. ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی مووسڵ لە تیرۆریستانی داعش لە کۆتاییدایە و فەرماندە سەربازیەکان دەڵێن ئەو هەڵەی کە سوپای عێراقی کردی لە پێشخستنی شەڕی مووسڵ بەر لە ئازادکردنەوەی حەویجە کاریگەری زۆری هەبوو و دووبارەکردنەوەی ئەو هەڵەیە هاوکێشەکە بۆ سوپای عێراقی قورستر دەکاتەوە. بۆیە دەبێت لە پاش کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئۆپراسیۆنی حەویجە دەست پێ بکات. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.